ئەنجومەنی وەزیرانی عێراق دوای چەندین کۆبوونەوەی بەردەوام بۆ گفتوگۆکردن لەبارەی پرۆژەی یاسای بودجەی 2021 عێراق پرۆژەکەی پەسەند کرد و بڕیارە ڕەوانی پەرلەمانی بکات تا لەبێ دوای خوێندنەوەی یەکەم و دووەم و ئامادەکردنی راپۆرتی لیژنەی دارایی و لیژنە پەیوەندیدارەکانی تر پەسەند بکرێت. پرۆژەی یاسای بودجەی 2021 عێراق کە ئەنجومەنی وەزیران پەسەندی کردووە بڕەکەی 150 تریلیۆن دینارە کە دەکاتە 130 ملیارد دلار و بەپێی سەرچاوە حکوومیەکانیش کورتهێنان لە بودجەی ساڵی داهاتوودا دەگاتە 63 تریلیۆن دینار و نرخی هەر بەرمیلێک نەوتیش با 42 دلار خەمڵێنراوە. دوای پەسەندکردنی پرۆژەی یاساکەش مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند فەرمانبەرانی پلە نزمەکان لە بودجەی ساڵی داهاتوو موچەکانیان کەم ناکرێتەوە کە زۆرینەی گەلی عێراق پێک دێهێن و پرۆژەی یاساکە خراوەتە بەردەم لایەنە سیاسیەکان و هەمویان پشتیوانیان لێکراوە. ڕاشی گەیاندووە بە هیچ شێوەیەک ڕێگە نادەین کەسانێک دۆخەکە بقۆزنەوە و نرخی شمەک و کاڵاکان لەسەر هاوڵاتیان بەرز بکەنەوە. لەبارەی ڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستان کازمی ڕایگەیاند خەڵکی هەرێمی کوردستان بە تەنها جێ ناهێڵین و لەگەڵ حکوومەتی هەرێم دەگەینە ڕێکەوتن. هاوکات عەلی عەلاوی وەزیری دارایی عێراق ڕایگەیاند گۆڕانکاری لە نرخی دۆلار بۆ پاراستنی ئابووری وڵات بۆ جیاوازی داهاتی گۆڕانکاری نرخی دراو دەدرێت بە چینە هەژارەکانی کۆمەڵگا و بودجە هەنگاوی یەکەمە بەرەو ڕاستکردنەوەی ڕێڕەوی چاکسازی ئابووری. هەروەها خالید بەتاڵ وەزیری پلاندانانی عێراق ئاشکرای کرد لە پرۆژەی یاساکە تا 140 موچەی سێ سەرۆکایەتیەکە بڕدراوە و موچەی پەرلەمانتار و وەزیرەکانیش لە 130 کەم کراوەتەوە و ئەو فەرمانبەرانی کە موچەکانیان لە 500,000 دینار کەمترە هیچ باجێکیان لێ نابڕدرێت لە دوای باشبوونی نرخی نەوت و کۆتایی هاتنی قەیرانی کۆرۆناش پێدانی موچە ناگەڕێتەوە بۆ دۆخی پێشتر. وەزیری پلاندانان ئەوەشی خستە ڕوو کە بێکاری لە عێراق گەیشتۆتە لە 114 و ڕێژەی زیادبوونی ژماری دانیشتوانی عێراق لە میسر زیاترە. بودجەی تەرخانکراو بۆ بەرهێنان بۆ ساڵی داهاتوو 8 تریلیۆن دینار دەبێت. بە پێی زانیاریەکان لە پرۆژەی یاسای بودجەی ساڵی 2021 دا نرخی گۆڕینەوەی 100 دلاری ئەمریکی بە 145,000 دینار دیاری کرا و نرخی بەرمیلێک نەوت بە 42 دلار دیاری کرا و ڕۆژانە 3 ملیۆن و 250,000 بەرمیل نەوت هەناردە دەکرێت کە 250,000 بەرمیل نەوتی هەرێمی کوردستانە. هەروەها پشکی هەرێمی کوردستانیش لە بودجەی ساڵی داهاتوودا بە لە 112.67 دیاری کراوە بە بودجەی بەکاربردن و وەبەرهێنان و سیادی و نزیکەی 13 تریلیۆن و 500 ملیارد دینارە. لە بەرامبەردا دەبێت هەرێم 250,000 بەرمیل نەوت و نیوەی داهاتی دەواازە سنووریەکانی تەسلیمە بەغدا بکات. پەسەندکردنی پرۆژەی یاسای بودجەی ساڵی 2021 عێراق لە کاتێکدایە بەپێی یاسای بەڕێوەبردننی دارایی دەبێت حکوومەت پێش ڕۆژی 15 مانگی دەی هەموو ساڵێک پرۆژەی یاساکە ڕەوانی پەرلەمان بکات. بەڵام ئێستا زیاتر لە 2 مانگ لەوادەی خۆی دواکەوتەوە چاوەڕوان دەکرێت لە ڕۆژانی داهاتوودا پرۆژەی یاسای بودجە ڕەوانی پەرلەمان بکرێت تاوەکو خوێندنەوەی بۆ بکرێت و دواتر پەسەند بکرێت.